ئێمە زۆر جار دووبارەمان کردوێتەوە کە احتیاجاتی هەرێمی کوردستان بۆ بنزین نزیکەی 6 ملیۆن لتر ڕۆژانە. ئێستا ئەوەی لە بەغدا دێ و ئێمە لێی دەکڕین، ینی بە خۆڕایی نییە، 1,080,000 لترە ڕۆژانە دێت. ئەمە پەشی هەموو هەرێمی کوردستان ناکات و لە هەمان کاتشدا ڕۆڵێکی کەمی هەیە لە کەمکردنەوەی نرخی بنزین. ئێمە ئەو بنزینەی کە لە بەغداد کە حکوومەت عێراق بەسپاسەوە دابینی کردووە بە 650 دینار بە حکوومەتی هەرێمی کوردستان دەدات هەر لترێکی، 20 دینار بۆ خاوەن بنزینخانەیە، 20 بۆ گواستنەوەیە. بۆ ئێمە سەعرەکە لە دەستی ئێمەدا نییە، ئەمە واقعێکە وایە. و لەبەرەوەی 1,080,000 لتر ڕۆژانە دێت و خەرجی ئێمە پێداویستی ئێمە بۆ بنزین 6 ملیۆنە، ناتوانێت کۆنتترۆلی سعر بکەوە بڵێ ئەو سعرە دەبێ لەوە بێ لە 690 بێ. هەندێک خشتەیەکمان داناوە بەپێی ئەو لایەنە پەیوەندیدارن کە منیان ئاگادار کرد خشتەیەکەیە لە چۆنیەتی دابشکردنی ئەو بنزینە سەر وێزگەکان لە سەرتاسەری هەرێمی کوردستان. و ئێمە لەو هەوڵانین و بەردەوامیشین لەوەی بتوانین ڕێژەی هاوردەکردنی بنزین زیاد بکەی بە نرخەکەی گونجاو. ئەمە هاوکەشەکەیە. ئیتر بنزینی 750 یان 800 ئەمانەش دەبێت